لە لاوێکی هەژارەوە بۆ بەڕێوەبەری یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی ئینتەرنێت لە جیهاندا. هەرگیز سنوورێک بۆ خەونەکانت دامەنێ، چونکە دڵنیابە کە ئەتوانیت پێیان بگەیت. ئەم لاوە ناوی ساندر بیتاجیە. خەونی بەوە دەبینی کە ببێتە خاوەنی کۆمپیوتەرێک، بەڵام بوو بە بەڕێوەبەری یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی ئینتەرنێت لە جیهاندا. کەواتە با بپرسین ئەم لاوە هەژارە چۆن توانی سەرکەوتوو بێت؟ ساندر لە خێزانێکی هەژار لە هیندستان لەدایک بوو. لە قوتابخانەیەکدا تەنها چەند ئامێرێکی کەمی کۆمپیوتەر هەبوون. هەرگیز نەیدەتوانی دەستکاریان بکات چونکە ڕێگەی پێ نەدەدرا، بەڵام بەهۆی چامەزرۆیی بۆ بەکارهێنانی ئەو ئامێرەوە هەمیشە دەچوو سەردانی پەرتووکخانەی دەکرد. هەموو ئەو پەرتووکانەی دەخوێندەوە کە تایبەت بوون بە بوارەکانی کۆمپیوتەر و تەکنەلۆژیا. ساندر خوێندکارێکی زیرەک بوو، لە هەموو قۆناغەکانی خوێندندا سەرکەوتنی بەدەستێنا. دوای تەواوکردنی خوێندن دەچێتە یەکێک لە پەیمانگاکانی هێندستان. بەهۆی زیرەکیشیەوە ئەلی خوێندنی لە بواری کارگێڕی کاردا لە ئەمریکا بۆ دێتە پێشەوە، بەڵام کۆسپێکی گەورەی لە بەردەمدا دروست دەبێت. ئەویش ئەوە بوو کە چۆن بتوانێت پارەی بلیتی فڕۆکە بۆ ئەمریکا دابین بکات، چونکە ئەو بڕە پارەی پێ نەبوو. بۆیە خێزانەکەی ئەستان بە کۆکردنەوەی هەموو ئەو پارانەی کە هەیەیان بوو، بەڵام هێشتا بەز نەبوو. بۆیە هەندێک لە کەلوپەلەکانی ماڵەکەی بۆ دەفرۆشن بۆ ئەوەی پارەی بلیتەکانی بۆ دابین بکەن. بەو شێوەیە توانی کە بلیتی فڕۆکە بکرێ و بەرەو ستانفۆرد و ژیانێکی نوێ بەڕێ بکەوێت. ساندر لەوێش دەتوانێت لە خوێندنەکەیدا سەرکەوتوو بێت و زۆر باش بەرەو پێشەوە بچێت. لە دوای تەوابوونی خوێندنەکەشی زانکۆکەی داوای لێ دەکەن کە لەگەڵیاندا بمێنێتەوە و ببێتە مامۆستای زانکۆ، بەڵام ڕەتی دەکاتەوە. لەگەڵ یەکێک لە کۆمپانیەکانی تەکنەلۆژیا دەست بەکارکردن دەکات، تا دواتر لە ساڵی 2004 لە کۆمپانیای گۆگڵ کاری دەست دەکەوێت. لە گۆگڵ سەرەتا وەک بەرپرسێکی شریتی گەڕان دیاری دەکرێت. دواتر داوای لێ دەکەن بۆ ئەوەی یارمەتیان بدات لە دروستکردنی براوسەری گۆگڵ کرۆم. ڕۆڵێکی زۆریش لەو جێگەیەدا دەبینێت. بەو هۆیەشەوە وەک پاداشتێک لەلایەن گۆگڵەوە دەکرێت بە بەڕێوەبەری سیستمی کارپێکردنی ئەندروید. بەهۆی زیرەکیەکەیەوە ساندر لە ماوەیەکی کەمدا دەتوانێت کە سیستمی ئەندروید بگەیەنێتە ملیارێک مۆبایل. سەرکەوتنەکانی بەو شێوەیە بەردەوام دەبن، هەر سەرکەوتنێکیش دەبووە هۆی ئەوەی زیاتر پلەی بەرز ببێتەوە. لە کۆتاییدا دەبێت بە جێگیری بەڕێوەبەری جێبەجێکاری گۆگڵ. لەو کاتەدا هەر یەک لە کۆمپانیەکانی مایکرۆسۆفت و تویتەر چەند هەلێکی کار و پلەی بەرزی بۆ دەخەنە پێش، بەڵام کۆمپانیای گۆگڵ نەیدەویست کە ئەو کارمەندە لێ هاتووەی لەدەست بچێت. وهەیە پێشنیارێکی بۆ دەکەن کە هەرگیز بە خەیاڵی دانەهات بوو، ئەویش بریتی بوو لەبوون بە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای گۆگڵ. لە ئێستادا ساندر سامانەکەی گەیشتووەتە نزیکەی 650 ملیۆن دۆلار، لە کاتێکدا کێ پێشبینی ئەوەی دەکرد کە ئەو لاوە هەژارە خەونی ئەوە بوو کە ببێتە خاوەنی یەک کۆمپیوتەر دەبێتە بەڕێوەبەری یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی ئینتەرنێت لە جیهاندا. کەواتە هەرگیز سنوورێک بۆ خەونەکانت دامەنێ، چونکە بە خوێندن و فێربوون دەتوانیت ئەو ئاستەنگانە تێ بپەڕێنیت و بەردەوام بیت لە هەوڵدان. ئەگەر تۆش پارەی کۆمپیوتەرێکت پێنیە، دڵنیا بە ڕۆژێک ئەتوانیت ببیتە خاوەنی و زۆر لەوەی زیاتر کە چاوەڕێی دەکەیت پێی بگەیت.